ڕێک لە پاڵ قەڵای دێرینی کەرکووکەوە. پشتێنەیەکەیە پێی دەڵێن بازاڕی جووتقاوە. ئەو بازاڕەی پارچەیەکی گەورەی لە مێژووی شارەکەدا داگیر کردووە. چیرۆکی دروستبوونی بازاڕی جووتقاوە بۆ زیاتر لە 150 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە. چۆڵی شەو قوفڵیشی لێ دراوە. ئەم شوێنەی کە من لێیم پێشتر چایخانە و قاوەخانە بووە. هەردووکیان لە تەنی شتێکەوە بوون، بۆیە ناویان لێ ناوە جووتقاوە. لە دێرزەمانەوە بازاڕە شوێنی سەراجەکانە. سەراج ئەو کەسانن کە کار لەسەر پێستی ئاژەڵ دەکەن. مام ناسر 56 ساڵە لە کاری سەراجی بەردەوامە. دوو چایخانە بوو لە تەنیشتێک بوون، بەو دوو چایخانە ناوای جووت بوون، یعنی دووان بوو، ناویانمە جووتقاوە. یعنی 89 ساڵە ئەم دوکانە کە ئەم بازارە کردیان، ئەم دوکانە تازەیان کرد، خۆی ڕەحمەتی باوکم حەسیب قادرە خۆی هات ئەم دوکانە بە تازایی گرتی. ئێمە 89 ساڵ لەم دوکانە ئەم ئیشەکەین، یعنی 25 ساڵ 27 ساڵ بۆ عمری ئەم دوکانە دانا. ئیتر ئێمە لەگەری ئیشیمان کرد لە تقریباً لە 60ەکانە 68 بوو، 7 بوو ئەوها. دوای لەو ڕۆژەوە هەتا ئێستا لە میشاکەم. من چەند جار لێرەگا چمەوە بۆ هەولێر لە سەیتەرە بمەرەی چییە لە خەبت ئەرێم سەراجە، ئەرێ سەراج چییە؟ ئێرەم سەنعاتی چەرمومەرم ئەم تشتانەیە، ئەوە سەراجی ئەوەیە. لە چەرمیش نەجار لە داریشەکە، ئاسنگەرش لە ئاسینیشەکە، سەراجیش لە چەرمیشەکە. ئەوە سەنعاتمانە لە قەبمانش لەسەرەوەیە. تاوەکو ئێستا دەنگی تەقوڕ یاسنگەرەکان دەبیسترێن و نیشانەی زیندوومانەوەی بازاڕەکەن. لێرە شمشێر و خەنجەر و چەقۆ دروست دەکرێت. وەستا کامیل لە منداڵیەوە لای باوکی شاگرد بوو و فێری کاری چەقۆ و خەنجەر دروستکردن بووە. 35 ساڵە ئیشەکەم لەم دوکانە. من خۆم شاگرد بووم لەگەر باوکم، لەگەر براکانم بەم سەنعەتەیشەکان چەقۆ و خەنجەر و شیمشێر لەم تشتانەکەن. ئێستا هەر بەردەوام ئیشەکەم بەم سەنعەتە. براکانم نەماوە ئیشیان ناکەن ئێستا، بەس من ماوەم بەم سەنعەتە ئینەکەم. ئەم دوکانە هین باوکم بوو، ئەم سەنعەتە هین باوکم باپیرم بوو، حەزم نەکرد ئەم سەنعەتە بمڕی. باوکمش هەر لێرە بوو لە باپیرم فێر بووە. ئاسنگەر بوو، خەنجەرچیەکان بوو، حەلوەچیەکان بوو، جووتقەحوە بوو. کورد تورکمان بەشێکی کەمیش لە عەرەبەکانی دانیشتووی شاری کەرکووک سەردانی ئێرە دەکەن، جاران بۆ دەمەتەقێ و چاخواردنەوەی ئێواران. ئێستاش بۆ پەیداکردنی بژێوی و کارکردن لە بازاڕەکەدا کارەکانیان ڕای دەکەن. بەبێ جیاوازی نەتەوە و ئاینزاکان ئەم بازاڕە ئامێزی بۆ خەڵکی کەرکووک کردوێتەوە. بەیانیان جێی وچانی کرێکارەکان بوو و ئێوارانیش کۆکەرەوەی کەسە بەتەمەنەکان. ڕۆژان عەبدوڕەحمان، ڕوودا و کەرکووک.